سەرەتای دەست پێکردنی من بۆ ئەم کارانە حەز و خولیایەکە ئەژناوەکو خوێندن وەکو دەورات هیچ نەدەورەم بینیەوە نە خوێنومە بۆ ئەم بابەتە بەس خۆشەویستیم بۆ کارەکان زیاتر ئەوەیە کە سەرنجی ڕاکێشاوم و لەگەڵی خەریکم سەرەتا بە کاری شتی بەسیط دەست پێەکەی بەشتی ئاسان تەجروبەی ئیشەکانەکەی بزانیت تۆ تا چەند سەرکەوتووەبی لە ئیشەکانە ئەیجنا هیچ کەسێ نییە یەکەم جار کە دەستی کرد بە ئیش بتوانێت ئیشی زۆر زۆر باش دروست کات هەمووی ئەمە وەکو پلیکانە وایە مەرحەلە مەرحەلە بۆی ئەڕۆی ئیتر بیدایەت کە دەستم کرد بە ئیشی سەرەتایی هەر لەناو ماڵ و لەناو ناڵەکانە شتم دروستە کرد و سەرنج و تێبینی ئەوانم وەرەگرت چونکە هەموو کارێک کە تۆ خۆت ئەیکەیت لە لای خۆ جوانە لە لای خۆ زۆر باشە بەڵام مویمەوەی کە تۆ بەرامبەرەکانە ئەو کەسانی کە سەیری ئەو کارەکەن هەڵی سەنگێنم بزان کارەکەی تۆ باشە جوانە نوقسانی چییە تۆ بێ زۆر بە خۆشحاڵیەوە ئەو سەرنج و تێبینیانە وەرگری منیش بەوانە دەستم پێ کرد و وردە وردە ئیتر ڕۆشتم لەگەڵای هەتا گەشتمەتەم مەرحەلەیە هەر شتێکم دەستکەوێت کێشەم نییە کاری پێیەکەم زیاتر بە شوشە بڵێن ئیشی بڕین و جوانکاری و ئیتر ئەو کڵێشەی کە بۆیدا ئەنێم ئەو ئیشەی لەسەر یەکەم بە شوشە ئیژەکەم و بڵێن ڕسم لەسەر شوشە بە چەندین شێوازی جیا ئەمانە هەمووی بڵێن فکرە بۆ چوونی خۆمەوە نییە لە شوێنێ وەرم گرت پێ یا لە کەسێکەوە بەڵامین بوو بم دوای ئەو بە بەرد ئیژەکەم بەدار ئیژەکەم تەنانەت کاغەزی تایە بە کاغەز و کلێنس و ئەنواع بابەتی تری تایە کە ئیشی پێیەکەم بابەتی ڕیسایکلینیش شتێکی تایبەتە لە لای من کە ئێمە بەڕاستیە بێ هەمومان هەوڵی ئەوە بین کە ژینگە بپارێزین منیش لەلایەن خۆمەوە هەوڵێکی زۆرم ماوە کە ئەو کەرەسانەی بەکار نایەت و فڕێ ئێرێت ئەبێ بە کەڵەگە بێت لە مەسەلەن لە شوێنەکانەوە ئەبێ کارمەندی شارەوانی پێوەی سەرقاڵ بن و خەڵچێک بێنێ کۆی کاتەوە بی با فڕێیات و ژینکەش پیسکار لە دوای ئەوە من هێنامە زۆری ئەو بابەتانە ئیشی دەسیم لێ دروست کردو و کردومە بە کارێکە سەرنجی خەڵکی ڕاکێشێت سەرەتا هەڵەسین دەستەکەین بەم کارە ئەم کارە بریتە لە بیرێکی شێوازی کۆن کە جەنجەڕ و ئینی هەیە لە شێوازێکی کۆنە شێوازێکی تایبەتیە خەڵکی زۆری حەزلیەکەن و زکرایەتی زۆریان لەگەڵیا هەیە ئەمە هێنین پارچەیە مەعەکسە هێنین بەم شێوەیە سەرە پارچەیەک ئەی بڕینەوە دای ئەنین دار ئەهێنین بڵێن پێشان ئەلەم بۆریە هێنین ئەمە بۆریشی فلێکسە کە بەکار نایەت و فڕێ ئێرێ ئەبێ بە بار بە بڵێن بۆ ژینگە و ژینگە پیزەکە تۆمانە ئێمە هەڵەسین وەکو بابەتێکی ڕیسایکلین ئەم سەرە پارچە مەعەکسە و لەگەڵ ئەم پارچە بۆری فلێکسە ئەهێنینێ بڕێنەوە بەم شێوازە دایانین لەگەڵ ئەم دارانە دار ئەهێنین لە قیدار ئەوانەی کە لە کەڵکەکەوێت و وشکە بێتۆمانە ئەهێنین بەم شێوازە دای ئەنین دوایی ئەم لایەنەی بۆ ئەەکەین و جەنجەڕەکەی ئەخینە سەر ئێستا هەڵەسین دەست بە کاری ئەوە ئەکەین بۆ جوانکاری کەبی ڕازێنینەوە بەچی ڕازێنینەوە بە بەرد ئەم بەردانە بڵێن بەردی تەبیعیە سروشتیە چەوە بەس بەردێکی بڵێن هەڵیانە بژێریت ئەیان هێنیت بۆ ئەوی کە شێوازەکەی جوان دەرچێت و بەردەکان جوان دەرچێت ئەم بەردانە بەردێکن یا ڕەنگەکەی ڕەنگێکی جوانی هەیە
یا بەردەکان دەماری هەیە و بۆ ئەوەی کە لە دواییە کە ئیشمان لەسەر کرد شێوازێ بێ سەرنجی خەڵکی ڕاکێشێت و ئیشەکان جوان بێ. ئێستا هەڵەسین دەسەکەین بە دانانی ئەم بەردانە بەم شێوازە. سەرەتا ئەهێنین غەڕە بەکارهێنین بۆ هەر شێوازێکی دروستکردنی ئەم بیرە لەگەڵ ئەو مادەی ژێرەوە بەکارهێنی نوعێتی ئەو مادەیە بڵین کە پێی دائەنی جۆرەکەی فەرقەکە. ئێستا بۆ ئەمە غەڕە بەکارهێنین لەبەرەوەی ژێرەوەی بڵین مەعەکسە لە جۆری مەعەکسە لەگەڵ جۆری مەقەبایە مادەی مەقەبایە لەگەڵ فایبەرە. بەم شێوازە بەردەکان غەڕەی لێ ئەین و یەکێک بە شێوازێکی جوان بە گوێرەی ئەم دانانی ئیشەکە دایئەنین. ئەمە ئێستا خەریکی ئیشەکەین بەم شێوازانە بەم شێوازە بڵێن بەردەکان دانین بە غەڕە. ئەمە پێویستی بەکات هەیە بۆ وشک بوونەوەی ئەمە ماوەی ڕۆژێکی ئەوێت لە بڵێن کە ئەمە تەواو خۆی بگرێت و وشک بێتەوە لە دوای ئەوە ئیشی تری لەسەرەکەی. دوای وشک بوونەوەی ئەم ئیشە پاش ڕۆژێک دوای ئەوە هەڵەسین بە واڕنیشکردنی کارەکە بۆ جوانکاری و دەرکەوتنی بەردەکان و مانەوەی دار و بەردەکان. ئێستا دەستەکەین بە واڕنیشکردنی بەم شێوازە. ئەوەی تر ئێستا گەشتوونەتە مەرحەلەی ئەخیری هی واڕنیش کە ئیتر کاری واڕنیشی تەواو بێت. ئەو کاتە دەستەکەین بە دانانی جەنجەڕ و بڵێن سەتڵ و ئەو بابەتانەی تر کە ئیشەکە جوانەکات. ئێستا و کۆتاییمان پێهێنا و بڵێن ڕەونەقێکی جوانیە و ئەبێ دای بنین هەتا ڕۆژێک دوای ئەوە وشکە بێتەوە بۆ ئەوەی کە دەستمان بەری بکەوێت هەم دەستمان پیزە بێت لە دواییە و هەم جوانێکەشی تێگەچێت و لە مەعی نامێنێت. دوای وشک بوونەوە دەستەکەین بە کارەکانی تری. ئەمە ئێستا ئیتر پاش وشک بوونەوەی ئەو واڕنیشەی کە لێمانە کارەکە تەواو بۆ ئێستا وشک بۆتەوە ئەهێنین ئیشی تری لەسەرەکەین و جەنجەڕی بۆ دانین. ئەمە جەنجەڕەکەیە بەم شێوازە دروستم کردووە. ئەمە دارە پارچە پارچەی بڕیتەوە ئەیهێنیت بەم شێوازە دایانی وەکو شێوازێکی کۆن و ئەم سەتڵی بۆ دروستەکەین. ئەم سەتڵەش لە چی دروستیەکەین؟ لە بۆری ئەمەی کە قوماشی تێوە بڵێن لێ هەڵەپێچرێت لای بازرگانەکان ئەی بڕینەوەم شێوازی سەتڵی لێ دروستەکەین و
ئەنج ئەێنین ئەم حەبلەی تێوە پێچین هەروەکو شێوازی خۆی لەبەرەوەی هیچ هینێکی تیانە بێ دوای ئەوە کە ئەمەمان تەواو کرد عینەن شەدوارنیشێکین و ئەیهێنین لەسەر بیرەکە داێنین بەم شێوازە و ئەوە هاتە کۆتایی و ئەمە ئیشەکەمانە پاش وشک بوونەوە تەواو بوونی. بەداخەوە ینی ئێمە نەگەشتوونەتە لەگەڵ ڕێزم بۆ هەمولایەک ئەو ئاستی کە ئیشی کاری دەستی خۆمان سەنگ و قورسایەکی تایبەتی هەبی وەکو وڵاتانە ینی ئێستا خەریکە وردە خەڵکی ئیحتیمام بە کاری دەستی ناوخۆ ئەیات ئەوش لەبەرچی لەبەرەوەی ئیشیشی تایبەت و بەس خۆی هەیەی ینی بەس لە ماڵی خۆیان ئەیبێت ئێستا کاری دەستی هەیە بڵێن هی ئەو وڵاتانەکەیت زیاتر ئیشەکان هی معمەلە کاری دەستیە کرا و لەسەرەوە دروست کراوەتەوە ینی لە ڕۆژێکە چەنەها دانە لەو شێوەیە دروستە بێ دوای ئەوە من تایبەتمەندیم ماوە بە کارەکان بەچی بەوەی کە شێوازی ئیشەکان کە سەیری بکەی یەکسەر بزانێ ئەمە کاری دەستیە ئەمە ئیشی معمەل نییە. ئەمە دەبەیشی ساردیە کە ساردی تایە و ئەخورێتەوە پاشەوەیکە چیتیانەما فڕێ ئێرێ و مەترسێکی زۆر بۆ ژینگە دروزەکات و ئەبێ بەکارە ساتێ بۆ ژینگە ئەم دەبێت تقریبن لە دەوری 150 ساڵ بۆ 200 ساڵ زیاترە مێنێتەوە و ژینگە پیسەکات ئێمە لە باتیەوەی فڕێ بین و ژینگە پیسکاتوانە ئێمە لە کۆڵ ژینگەیەکەینەوە ئێستا هێنین ئەیکەین بە کارێکی زۆر جوان و کە خەڵکی بە دوای بگەڕێت و لە ماڵەوە بتوانێت بەکاری بێنێتەوە ئەکەین بە شوێن مۆمێ سەرەتا دەستەکەین بە ئیشکردن لەمەیە ئەیهێنین ئەمە ئەیبڕین ئەیکەین بە دوو بەش پاشەوەی کردمان بە دوو پارچە دوو بەشمان بۆ دەرەچێ ئەمە بەشی بنەوەی کە بەم شێوازامێنێتەوە بەشی سەری شۆی بەم شێوازامێنێتەوە ئێمە ئەمە توانین دوو شوێن مۆمی لێ دروستکەین هەرێکی بە شێوازێک و جوانی خۆی بەخشێت ئێستا هەڵەسین دەستەکەین بە بڕینی ئەمە پارچە پارچەکردنی بە شێوازێک بەم شێوازە بە مەقەستێک هەڵەسین دەستەکەین بە بڕینی بەشێکی ئەستور بەشێکی باریک ئێستا ئێمە ئەم شێوازەی لێ دروست دەکەین و ئەتوانین چەندین شێوازی تری لێ دروستکەین و بڵێن ئیشی تری پێ بکەین ئەمە کە بڕیمان دوای ئەوە هەڵەسین گەرمیەکەین بە چەرخێک بە ئاگەر ئەیهێنین گەرمێکین بەم شێوەیە ئەمە بڵێن ئاوە ئیتر بە ئارۆزوی خۆمانە توانین گۆڕانکاری تیا بکەین و ئیشی پێ بکەین. ئەمە کە خەریشی ئەمە بینەمە پێویستی بە کاتێکە کە پێوەی خەریکبی ئیشەکە بڵێن وردەکاریە تۆزێ زەحمەتی هەیە بەڵام هیچ ئیشێ بەبێ زەحمەت ناچێتە سەر و ئیشێکیش ئەزێتی پێوە نەکێشی وابدەم جوان دەرناچێت ئیترەمە بەو شێوازانی کە خۆمانەمانەوێ کە چاوپێچی تێەکەین و حرەکەکەی بەدەستی خۆمانە چۆن مانەوێ لێ دروزەکەین شێوازانە
مامۆستا لە کۆتایی ڕەنگکردنەکەیان کە بەم شێوازە ڕەنگمان کرد دوای وازی لێهێنین بۆ ماوەیەک هەتاوەکو وشک ببێتەوە. ئێستامە بۆیەمان کرد و ڕەنگمان کرد و دای ئەنین هەتاوەکو وشکە بێتەوە. دوای ئەوە ئەتوانین بەکاری بێنین مۆمی تێەکەین و بەکاری هێنین. ئەمەش شێوازی ترە بەشی سەرەوەیەتی کە ئەم شێوازەمان لێ دروست کردووە ئەوە دەبەکەی بڵین سەوزە هەر ڕەنگی خۆیەتی ئەمەش هەر بنەکەیەتی وەکو ئەوە شێوازێکی ترە کە ئەمانەشمان چەندین شێوازی لێ دروستەکەین بەم جۆرە ئەمەش هەر جۆرێکی ترە بە ڕەنگێکی تر و شێوازێکی تر چەندین جۆر بڵین بە ڕەنگی جیاواز و بە شێوازی جیاواز ئەتوانین شتی لێ دروستکەین و ئەم بابەتە بۆ جوانکاری ناوماڵە ئەتوانین بەکاری بێنین و لە کۆڵ ژینگەشی بکەینەوە. کاری بڵێن هەڵکۆڵینمێ لەسەر شوشە لەسەر ئاوێنە و بڵێن ئاوێنە و شوشەم تێکەڵاو کردووە بەردەم تێکەڵاو کردووە چەندین شێوازم گونجانوە لەگەڵێکا کە شێوازێکی جوانی هەبێ لەگەڵ ئەو ئیشی هەڵکۆڵینە ئینارەم بۆ دروست کردووە ئینارەم بۆ داناوە ئینارەکەش بڵێن بە جۆرەی حەز و ئارەزووی ئەو کەسانی کە بڵێن ئیشەکەیان بۆکەم هێناومە لە ئیشی کارەبایەکە شایشم کردو بڵێن ئێمە لی دیوامان نییە کە بە پاتی بچووکیش بکات بڵێن بە پیلیش بکات من هێناومە ئیشێکیشم بۆ کردووە کە ئیشەکان هەیە بە پاتی ئیشەکە بە پیلیشەکەات هەشمە بە کارەباییشەکەات. دانیشم بیرەکەمەوە فکرەیە بە خەیاڵمە ئێم ئیشی لەسەرەکەم ئەو پارچانەی کە پێویستمە و ماوەدانەی کە پێویستمە ماوەدەکانی بۆ حازرەکەم دارە بەردە هەر شتێکە ئەگەڕێم بەدوایە پایەکەم دایانێم لەگەڵ کارەکەی خەریکە بم لە کاتی ئیشەکە ئیتر لەوانەیە گۆڕانکاریە بەسەرە جوانکاریە بەسەرە ئەوانە لەکڵ ئەو ئیشەیە کە خەریکم چەندی فکری ترم بۆیە بۆ ئیشی تر کە ئەوانەشەم وەکەم بە بەرنامەی ئیشی تر و لەگەڵ ئیشەکانی ترا خەریکە بم. تەماشاکەی ئێستا شێوازێکی بڵین لەو ئیشانە بیرە بیر و نافورەیە هەر کەسێ لە ئەو کەسانی کە بەتەمەنن بە ساڵاچوون کە سەیری ئەوەکەن چەندین یادگاریان لەگەڵ ئەو ئیشا هەیە کە سەیری یەکەن یادەوەری کۆنیان بیرەکەوێتەوە سەرنجیان ڕایکێشێ خۆشحاڵە بن بۆ گەنجەکانیژەوەی کە مەسەلەن لەوانەیە یادگاریان نەبێ یانەیان بینی بێ شارەزا بن بەو کارە کە ئەمانە لەو پێش هەبووە و چۆن ئیشی پێکراوە و شێوازەکەشی چەند جوان بووە ینی لە کاری زۆر ئاسان کاری سروشتی ئەوان توانیوانە ئیسفادە بکەن. ئامانجی من ئەوەیە کە بۆ زیندوو ڕاگررتنی ئەم کەلەپورەیە ئەم شێوازە کۆنانەیە کە توانین زیندوی کەینەوە ئەمانە نەفەوتێ لە ناو نەچێ هەم وەکو مێژوویکی میلەتەکەمان ئێمە بتوانین ئەم شتانە تازەکەینەوە و بەڕێز ڕایانگرین.
خۆشحاڵم و زۆر هەوڵیشم ما و هەر لە هەوڵیشام هەر کەسێکیش هاوکاری بکات و لەگەڵ ما خەریک بێت و بێوێ ئیشەکە برەو پێبێن من زۆر بە خۆشحاڵی و لە بەرنامەشمایە بەرنامەم هەیە کە چەندین کەس بتوانم بەم کارانەوە مەشغوڵکەم هەلی کارمێ بڵێم بۆ گەنجان کە گەنجێکی زۆر و خەڵکێکی زۆر هەم لەوانەی کە تەمەنیان هەیە هەم لە گەنجان لە کچوو لە کوڕ کە بتوانم بازارێکی تایبەت هەبێت کە بتوانم هەم فێری ئیشیان کەم هەم لەگەڵەوەش ئیشەکانیان ساغ بێت و هەم مادی معنەوی بتوانن ئیسفادەی لێ بکەن جێ دەستیشمان دیار بێت. زۆر خەریک بووم بەڕاستی ویستم هەوڵی ئەوەمما کە بازارێکی تایبەت بکەینەوە بەس کاری دەستی بێ و ئەو کەسانەی کە کاری دەستیان هەیە کاری دەستی بڵێن ناوازە و جوان بێت کارەکانی خۆیان بێنن لەوێ دای بنێن بۆیان ساغ بکرێتەوە شوێنیشمان هەبێ بۆ ئەوەی کە دەورات بکەینەوە بۆ کەسانەی کە خولیای ئیشیان هەیە و شارەزایان نییە ناتوانن شوێنیان نییە ئێمە بتوانین فێریان کەین لەگەڵ ئەوەشە شوێنی کاریان هەبێ کە کارەکانیان نیتیا دروست بکەن و هەم لە بازارەکەش ساغ بکرێتەوە لە هەموو سەرێکەوە لە هەموو لایەکەوە بڵین جەم سەرێکەوە بتوانن ئیسفادەی لێ بکرێت.